لەو دەمەی ئەمریکایەکان چاوەڕوانی ئەنجامی هەڵبژاردننی نیشتیمانی ڕۆژی سێشەممە دەکەن، ئەوان سەرقاڵی ئەنجامدانی کاری دیکەشن، وەک چاودێریکردنی ماڵپەڕەکانیان و بڕیاردان لەسەر ڕێگە بەکەم لە بڵاوکراوەکان بدەن و کەی بڵاوکردنەوەی زانیاری چاواشەکاری ڕاگرن. ئێمە بەڕوونی پێمان ناوەتە سەردەمێکەوە کە تێیدا ناتوانیت بڕوا بکەیت بەوەی دەیخوێنیتەوە یان دەیبینیت یان لە ئۆنلاین دەیبیستیت. سیستەمی زانیاریەکانی ئۆنلاین بۆتە ڕەوشێکی بێسەروبەری. با ئێمە لەگەڵ یەکتریدا ڕازگۆ بین. لێرەدا مەسەلەکە ئەوەیە، ئایا ماڵپەڕەکانی ئینتەرنێت دەبنە کەناڵەکانی زانیاری چاواشەکاری لەسەر دەنگدان و ئەنجامەکانی هەڵبژاردن و هەروەها پشێویەکانی دوای هەڵبژاردن؟ ئایا ئەو کاردانەوانەی دەشێت ناوڕۆکی زیان بەخش بیان خوڵقێنێت چی دەبن؟ ئەوە مەترسی ڕاستەقینەکەیە کە جۆرێک لە زانیاری چاواشەکاری پێکەوە هاوپێچ کرابن لەگەڵ جۆرێک لە بانگەشە بۆ کاردانەوە بێتە ئاراوە، یان ئەو کەسانە ئەوە بە بانگەشە بۆ کاردانەوە لە یەک بدەنەوە، جا ئەگەر بانگەشەیەکی ڕاشکاو یان ناڕاشکاو لەخۆ بگرێ. ئێستا مەترسی ڕاستەقینەکە ئەوەیە کە جۆرێک لە نائارامی مەدەنی سەرهەڵ بدات. کۆمپانیای تویتەر دەستی کردووە بە ناولێنانی هەندێک لەو تویتانەی لە ڕاستیدا گومانیان لێ دەکرێن دەربارەی مەسەلەکانی هەڵبژاردن و بە زانیاری جێی متمانە ئاماژەی پێکردوون. کۆمپانیای تویتەر دەڵێت کۆمپانیەکە نیشانە لەسەر ئەو تویتانە دادەنێت کە ئەگەر کاندیدەکان پێشوەخت ئیدعای سەرکەوتن بکەن. کۆمپانیای فەیسبوک گوتی پەنا بۆ ئەوەی پێی دەگوترێت بژاری زەنگی ئاگادارکردنەوە دەبات، ئەوەش واتای گرتنەبەری ڕێوشۆنی ئەوەیە وەک دەگوترێت دامەزراوەکە لە بەشەکانی دیکەی جیهان پەیڕەوی کردووە، وەک لە سریلانکا و لە میانمار، بە لە کارخستنی ئەو هاشتاگانی پەیوەندیان بە زانیاری ساختەوە هەیە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن. هەروەها جڵەوکردنی ئەو پۆستانەی بە خێرایی بڵاو دەبنەوە ئەوانەی پەیامی تند و تیژی یان هەواڵی درۆ بڵاو دەکەنەوە. کێشەی زانیاری چاواشەکاری ئۆنلاین ئەوەیە کە بە خێرایی و بە شێوەیەکی فراوان بڵاو دەبێتەوە بەر لە ماڵپەڕەکانی ئینتەرنێت. هەروەها هەستیاریشە بۆ ئەو دەنگۆیانی کە ئەوان خەفەی هەندێ ڕوانگەی تایبەت دەکەن. دەترسم لەوەی کە ئەوان بەو خێراییە کە ڕەنگە پێویست بکات زەنگی ئاگاهی لێ بدەن کە بەندە لەسەر ئەوەی چی لە دوای دەنگدانەکەمان ڕوودەدا. لەو دەمەی دەنگدەران لە ئەمریکا شێوازی داهاتووی وڵات دادەڕێژن، هاوکات هەڵبژاردننی سەرۆکایەتی 2020 تاقیکردنەوەیکی دیکەیە کە ئایا سۆشیال میدیا یارمەتی یان زیان بە پرۆسەی دیموکراسی لە ئەمریکادا دەگەیەنێت؟